سەختی شوێنەکە و بوونی ڕەشەبایەکی بەهێز کاری تیمەکانی ئاگرکوژێنەوەی سەخت کردووە. ئێرە چیای ئەزمەرە لە سلێمانی بەشی زۆری چیاکە بە ڕووکاری شاری سلێمانی و ناوچەی شارباژێردا سوتاوە. بەهۆی نەبوونی ڕێگای هاتوچۆ بۆ شوێنە سەختەکانی چیاکە نەتوانرا ئاگرەکە بە زیانێکی کەم کۆنتڕۆڵ بکرێت. مەزەندە دەکرێت بەهۆی ئەم ئاگرەوە زیاتر لە 100 دۆنم پوش و پاوان و ڕووبەری دارستان سوتا بێت. ئاگرەکە سنووری ناوچە بەردەڵانەکانی گرتوتەوە بە حکومەوەی کە پوشێکی زۆر هەیە. جەنابتانزانن ئەمساڵ بارانێکی زۆر باریەوە بۆ هۆی دەرکەوتن و گەشەکردنی ڕێژەیەکی زۆری گژوجیا کە ئەمەش ئێستا لە وەرزی زەردبوونیەوە لە وەرزی گەرمادا بۆتە هۆکاری مەترسی. ئەوەی کە تا ئێستا تێبینیمان کردووە زۆربەی دارەکان بەوەی ئەوەی کە جیاکە کەمێک نزمترە و پوشەکە کەمە نزمە بەو شێوەیە چڕەنیە بۆیە دارەکان زیاتر هەڵپڕووکاون ئەوە نییە کە دارێکی تەواو دیاریکرا و سوتا بێ. تیمەکانی بەرگری شارستانی سلێمانی و پۆلیسی دارستان و بەرگری فریاکەوتن و دارستان و پاوانی سلێمانی و پێشمەرگەکانی سکرتارێت و هاوڵاتیانی ناوچەکە سەرقاڵی کوژاندنەوەی ئاگرەکە بوون. کەرسە کێشێکی ئەو تۆمان نەبوو، بەڵام بۆ سەختی شوێنەکە و ڕەشەباکە ئەوە بووە هۆی کە تۆزێت تاخیر کۆنتترۆل کرێ چێ بەڕاستی شەکارمانی زۆر قورس کرد بوو. ئەوەی کە دیارە بەسەرەن دارستانی سروشتی زۆر سوتاوە و پوشوپاوانێکی زۆر سوتاوە، بەڵام بۆ خەمڵاندنی زەرەر و زیانەکەەوە بۆ خەمڵاندنی و مەساحەیە کە سوتاوە لە ئێستەیە ناکرێت چکەوە بێت تیمی پسپۆری بۆ دروستکەین لە کشتتوکاڵ و پۆلیسی دارستان و ئەوانە و ئێمە لە لایەکی تریشەوە لە لێکۆڵینەوەین بۆی سەرچاو و هۆکاری ئاگرەکە دیاری بکەین. ئەم ساڵ بۆ دووەم جارە لە چیای گۆیژە و چیای ئەزمەر ئاگر دەکەوێتەوە کە بەهۆیەوە زیاتر لە 150 دۆنم پوش و پاوان و ڕووبەری دارستانی سوتاون. گومان دەکرێت ئەم ئاگرە بەهۆی شۆرتی کارەباوە ڕووی دابێت. هەندێک لە ئاگرەکانیش بانقەز دەکرێنەوە و لەم ساڵدا چەند کەسێک بە هۆکاری ئاگرکردنەوە لە چیای گۆیژە ڕوبەڕووی دادگا کرانەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.